کۆمەڵایەتی فەیسبوک زۆر سەرنجی ڕاکێشاندەمەوە وەکو خۆی بیگەێنم پێیوەستە بە سەرۆکی هەرێمی کوردستانە وەڵامەکەی لە تۆ داوا دەکەم دەڵێ لە دنیادا سەرۆکەکان ناخەون بۆی کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەن بەڵام ئەوەی کە شەوی ڕابردوو بینیمان دیارە وەکو نمونەوەری گرتووە دەڵێ خەڵک ناخەوێ بۆ ئەوەی کێشەی سەرۆکێک چارەسەر بکرێت. ئەوە سەرۆک مەسعود بارزانی پێگەی سەرۆک بارزانی کاک مەسعود کاتێک بۆ پێشمەرگە عمری 16 ساڵ بوو. لەو کاتەوە تا ئێستاش ئەو سیفەتەی کە کاک مەسعود هەیەتی هەر 16 ساڵ بوو. کاک مەسعود پار لە شەڕی داعش 3 مانگ لەسەر یەک ئەو کاتەی خەڵکی کوردستان بە ئارامی ئەنووست هەر ئەو کاک مەسعودە لە جەبهەکانە لەگەڵ پێشمەرگە نەئەنووست بۆی هاوڵاتیانی کوردستان پارێزێ ئەو کات کاک مەسعود لە جەبهە بوو زۆرێک لە ڕئیسی حیزبەکان لە پێخەفەکانی خۆیان نابوون و لە ماڵ و مناڵی خۆیان ئەخەوتن لەگەڵ هاوڵاتیانی کوردستان و کاک مەسعود و پێشمەرگە ئەی پاراستن. کاک مەسعود پێویستی بە پۆستی سەرۆکایەتی هەرێم و ئەم شتانە بە سەراحەت دیسان بۆی نەبێتە مجاملات نییە. کاک مەسعود سەرۆک مەسعود بارزانی ئەوە تا من بۆم باس کردی لە مانگی 2 لە مانگی 4 لە مانگی 5 داوای لەلایەنەکانەوە بگەنە ڕێککەوتن لە 16 حوتی 2013 خۆی ئەڵێ بگەنە ڕێککەوتن میکانیزمێک دانن بۆی هەڵبژاردن بکرێت پیرۆزبایی لە سەرۆکی نوێی هەرێمی کوردستان بکەین. بەڵام ئەمە لایەنەکانن نایانەوێ بگەنە ڕێککەوتن. من بە سەراحەت ئەمە ببینەرانی بەڕێزی ژەڵین برادرانی گۆڕان نەمەسەلەکە لای ئەوان پۆستی سەرۆکایەتی هەرێم و سیستەمی حکومڕانیە ئەوان ئەڵێن لە ناو دەسەڵاتی کوردستان ئەبێ ئێمە یەکێک لە پۆستە سیادەکانی کوردستانمان هەبێ یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی حکوومەت یان سەرۆکی پەرلەمان بەوازحی لە دەیان کۆبوونەوە توانە ناکرێ پارتی هەردوو پۆستەکەی هەبێ هەم سەرۆکی حکوومەت هەم سەرۆکی هەرێم. پێم وتم با بە سەرۆکی هەرێم گەل هەڵی بژاردووە لە دەرەوەی تەوافقاتە دەوەرن کاندیتانەبێ با کاک نەوشیروان مستەفا ئێستا 71 ساڵ عمری نییە با بفەرمی خۆی تەرشێحکە ئەگەر جورئەتی هەیە خۆی تەرشێحکە لە هەڵبژاردنێکی گشتی بە سەرۆکی هەرێم دەرچوو ئێمە پیرۆزبایی لەکەین و یەکەم کەسە بین بە سەرۆکی خۆمانی زانی وەکو سەرۆکی هەرێم. بەڵام کە ئەو جورئەت ناکابێتە ناو هەڵبژاردنێکی گشتی باوەڕی بە میلەت نییە ئێمە ئەمە بیلەتی کوردستان بێ بڕیار و جواب بات. باشە بەس